خەمی ژینگە ئەم هاوڵاتیانەی هێناوەتە سەر چیای گۆیژە لە ڕێی ڕواندنی داری بەڕووەوە دەیانەوێت بەشێک لە چیاکە سەوز بکەنەوە. چالاکیەکە لەلایەن ژمارەیەک خوێندکار و ژینگە پارێز و ئەندامانی چەند ڕێکخراوێکەوە خۆبەخشانە ئەنجام درا. پێویستە ینی هەر کەسە و لای خۆیەوە بتوانێت ینی نەمان بچێنێت بتوانێت هەر کەسە و لە ئاستی خۆیەوە یان لە هەڵمەتێکی ئاوایە بەشداری بێت بۆ ئەوەی خەڵکی شارم بدەین تاوەکو بتوانن ینی ئەو ڕۆشنبیری لایەنە دروست بێت و کە ژینگەیە سەوز بکەن. ئێمە ڕێکخراوێکی زەردەشتی کە ژینگە پارێزی بەلای ئێمە زۆر گرنگە هەموو دەزانین کە زەردەشتی مەزن 3759 ساڵ پێش ئەمڕۆ باسی ژینگەی کردووە، باسی پارێزگاریکردنی لە ژینگە کردووە، ئیتیمام لە ژینگە باسی کردووە و بەلای ئێمەیە کە ژینگە پارێزن زۆر گرنگە. کەم ساڵ هەیە هاوڵاتیانی سلێمانی گڕ لەسەر چیای گۆیژە نەبینن کە بەهۆی کەوتنەوەی ئاگرەوە بەشێک لە درەختەکانی چیاکە دەسووتێن و لەناو دەچن. هەر بۆیە ئەمانە دەیانەوێت قەرەبووی ئەو درەختە سوتاوانە بکەنەوە. 2 تا 3 فەردە زیاتریش بە ڕوومان ڕواندووە و لەگەڵیشیە 150 تا 200 سنۆبەری پێگەیشتوو سنۆبەری گەورە ئەهێنین. ئێمە ئاماژمان ئەوەیە کە بتوانین قەرەبووی ئەو زیانە بکەینەوە کە بە شاخی گۆیژە گەیشت لە ماوەی ڕابردووە سوتا بەداخەوە. بەڕوو درەختێکی بەتەمەنە تەمەنی 500 بۆ 2000 ساڵ دەبێت. درەختەکە بەرگەی سەرما و گەرما دەگرێت و خۆی لەگەڵ ژینگەدا دەگونجێنێت. بەڕوو درەنگ گەورە دەبێت 20 ساڵیشی پێدەچێت تا ئەو کاتەی بەردەگرێ. بە ئەرکی خۆمان ێزانین کە بەشداریکەین لە سەوزکردنی کوردستانە ئەو ئەرکی هەموو لایەکە هەموو تاکێکی کۆمەڵگا بێگومان سەوزکردنی کوردستان جوانی بە سروشت و بۆ بە دیمەنێکی جوانی هەبێ بۆ وڵاتەکەمان. پێشنیارێکم هەیە بۆ خەڵکی سلێمانی هەر کەسێک ئەم کارە ئەبینێ خۆی بۆ بزانێت کە یەکێکە لە ئێمە بۆ ئەوانیەکەین ئەوانیش ئینشەڵا بە هەڵمەتێکی کە بکەن لە شوێنێکی سلێمانیەوە سەوزی بکەن. ئەو داربڕوانەی لە کوردستاندا هەند سروشتین و خۆڕسکن و باڵایان کورتە بە یەکێک لە درەختە گەڵاوەریوەکاندا دەنرێت. لە جیهاندا زیاتر لە 600 جۆر داری بەڕوو هەیە. جۆری هەیە 4 وەرزە سەوزە و باڵای درەختەکانیش تا 30 مەتر بەرز دەبێتەوە. منیش بەڕوویەکم ناشت. ئەوانەی ئەمڕۆ بەشداریان لەم هەڵمەتا کرد ڕەنگە ڕۆژێک بەرهەمی ئەم داربڕوانە نەبینن چکە بەڕوو دارێکی بەتەمەن و درەنگ دەڕوێ. بەڵام ئەوەتیانە ژینگەی سلێمانی سەوزکەن و بەشدار بن لە دروستکردنی ناوچەیەکی بەرفراوانی سەوزایی لە شاری سلێمانی. بابانە لێ نارتی سلێمانی.